زبڵدانی هەڵبژاردن لا نووسینی بێستون محەممەد ساڵح بەشی یەکەم بۆ ئەوەی ئەقلی دەستە جەمعی قەراری تەندروست بدەینەم گۆشەیە بێ ئومێدی نییە نابگرە دواخستنی قەراری خەفەکراو نییە بۆ گەڕانەوە و هەنگاو بەرەو دواوە یاخود بۆ لەباربردننی و دەرفەتەی لە پێشمانە بگراسۆیەکە بۆ کرانەوەی چەتر و خانەی ئەقلی من و تۆی هاوڵاتی و خستنەوەی خاڵە بۆ سەرپیتی دەستەواژە تەندروستەکان لە پێناو چاکەی گشتی و بەرژەوەندی باڵای گشتی و سەروەری قانون و سڕینەوەی ئەقلی دەرەبەگی سیاسی و ئاشپەتاڵ لەڕێ زبڵدان ئەو شوێنە سنووردار و دیاریکراوەیە پاشەڕۆی داعبا و پیسی و شت و کەلوپەلی بەسەرچوو سوود لێوەرنەگیرا و پەستا پەستاتی ئایدا خڕ دەکرێتەوە و شەن و مەڵۆ دەکرێت و وەک پێویست لە بەرمانەوەی ژینگە بە پاک و خاوێنی فڕێ دەدرێتە دەرەوەی سنووری ژیان و ئەشێ بە تەکنیکی نوێ ڕێگەی تر بۆ لە ناوچوونی بگیرێتە بەر هەڵبژاردن چەمکی نوێگەری بۆ هەڵبژاردن دەستەبژێری گەلە بۆ ژمارەیەک تاک ڕاستە و خۆ بە ناو نوێنەرایەتی گەلەوە دەسەڵات دەگرنە دەست ئاراستەی زاڵ لە ڕوانگەی فیقی دەستوریەوە هەماهەنگیەک لە نێوان دیموکراسیەت و هەڵبژاردن مەزەندە دەکرێت هەر بۆیە سێ ئاراستە لە شێوازی هەڵبژاردن گیراوەتە بەر یەکەمیان هەڵبژاردن مافێکی کەسیە دووەمیان هەڵبژاردن وەزیفەیە سێهەمیان پێی وایە هەڵبژاردن دەسەڵاتی قانونە کەواتە هەڵبژاردن ئامرازێکی قانونی بڕیاردراوە بۆ بەرژەوەندی تاک و کۆمەڵ هەر بۆیە زەرورەتە هاوسەنگی و چۆنیەکیەک لە نێوان ئەو دوو بەرژەوەندیەدا پابەندەبوونی هەبێت مەقسەدی کەلام لە هەردوو پێناسەی لایسەرەوە گەڕێن بینە سەر جادەی قیربەندە مەبەستمە وەک پێویستە ڕۆژی دەنگدان 11 2025 تۆی هاوڵاتی مافی دەنگدان نەخەیتە نێو تورەکە و سندوقی زبڵدانی کەس و حیزب و گروپ و خێزان و بنەماڵە و عەشرەت و خێڵ و عەقیدەی سیاسی و مەزهەبی سیاسی و دەرەبەگی سیاسی ئاشبەتاڵ لەڕێ هەر لەبەرەوەی پێت بڵێن بە هەڵبژاردن دەسەڵاتی قانونی خۆت بەکاربرد و شەرعیەتت بەخشیە دەسەڵاتێک وەک ئەمڕۆ خۆشت نەزانیت دەرەچەی ڕزگاربوون لە کام سەرە و ئەخیرەن بە درێژایی 6 خولی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم و چەند خولێک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و بەرەو شەشەمین خولی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەنگاو دەنێ پابەندین بپرسین لە خودی خۆمان و بابەتیانە لێی بڕوانین ئایا هەڵبژاردن دەسەڵاتی قانون بەرکاری کردووە لاڕووکەشدا بەڵێ بەڵام لە جەوهەردا نەخێر خەسڵەت و هۆکار و پایەکانی شکست و ئالیەتی بە پرۆسسکردن تا ئەمڕۆ پێمان دەڵێت فەساد شەرعیەتی نائەخلاقی سیستمی شمولی دەرەبەگی سیاسی ستەم و جڵە و لالەغاوەی دەسەڵاتی خێڵ و مەزهەب و عەقیدە و ماڵی سیاسی و نەبوونی هاوسەنگی کێبڕکەی لایەنەکانی هەڵبژاردن و دەرامەت و لەشکری ڕاگەیاندنی حیزب و مێلیشیای چەکداری حیزبی و کەسی و خێڵ و زیندووکردنەوەی عەشرەت و عەشرەتکاری و هانابردن بۆ خڕکردنەوەی دەنگ و بەخشینی چەک و کاروانی ئۆتۆمبیلی گرانبەها و کردنەوەی دیوەخان و خستنەگەڕ و زیندووکردنەوەی شێخ و مسکێن و تەکیەی جۆراوجۆری سیاسی و بە هەدەردانی سەدان میلیۆن دۆلار تەنها لە بەرمانەوەی دەسەڵات و ئیبرازکردنی کەسانی حیزبی و تاقیکراوەی پڕنوشست و وەکو کەسی نەشیا و بێ ئاگا لە سیاسەت و بێ ئەزمون ڕێک وەک گەماڵکردار و وەک گا خەریکی ئالیک خواردن و چەشنی داشی دامە بۆ هەر کەلێنێ بشێن پێشلایەنەکانیان ئەمان خۆیان ئەرز و تەڵەب دەنووسن و ئامادەگی نمایشکردنیان دەخەنەگەڕ و ڕۆڵی پێیان دەسپێرن بێشەرمانە دەگێڕن ئەو دەستەواژانەی لایسەرەوە کە مشتێکن لە خەرواری نەهامەتی و شکستی حیزب و ئەندامەکانیان و پەزی دەوروبەریان سێدەیەم کۆمەڵگەیان بە پلان و پیلانی مەدروست ڕۆژانە خەریکی هەڵوەشانی ئەقلی دەستە جەمعی و تاکو و هاوڵاتی بەشمێنەتی ئەم هەرێمن خوا یار بێتەم گۆشەیە تا ڕۆژی هەڵبژاردن ڕەخنە و تانە و هاوکات چارەسەر و بەدیل بەپێی پێویست دەخەینە ڕوو تا بتوانین پێکەوە قۆناغی درۆ و درۆزن و درۆزانەکان زیاتر پەردەیان لەسەر هەڵماڵین و دەمامکیەمدا هۆڵانەی کە چەند ساڵە بەناوی شۆڕش و خەبات و فشە و هەرای کوردایەتی پێیان فرۆشتوینێتەوە هەر خولەکێک لە خەبات و شۆڕشەکەی ئیدعای دەکەن سەدان میلیۆن دۆلار لەسەرمان کەوتووە و هەتا بێم دەعبایانەی کوردایەتی دەعبای نوێ و زەروی نوێتر بەرهەم دەهێن و دەرەچەیەک نەماوە بۆ نەفسی عەداڵەت و یەکسانی و دەسەڵاتی قانون ئەم تێکەڵەیە کەرەستە و مەوادەکانی کاڵایەکی شمولی دیزاین کراوە بە جۆرێک مەقەس لێی نەویوە بەبەری هەر کەس و لایەنێک بکات چاوەڕێیەتی و خاترانە و هیچ کەسێکی لێ بەدەر نییە تەنانەت بە خۆشمەوە هێندەی ئەگەری بەرکەوتی ئەو شکستە ئابڕوو بەرانەیەم بەردەکەوێت گەرچی بچووکترین گەردی لەش بێت وەک دەڵێن سەر و حەج و دوو لە دوولەی تیانە بەردەوامی